سڵاوتان لێبێت بیسەرانی عزیز لە هەرکوێیەکن سڵاوی ئێمەتان لێبێت من ڕاوچە حەسەن لە بەرنامەیەکی دیکەی پۆرتاڵ لە ڕادیۆ ڕوودا و کام ڕۆژانی پێشەمەیەک پێشێش دەکرێت لەگەڵتان دەبم ڕاستەخۆش لە ڕێگەی فەیسبووکی ڕادیۆ ڕوودا و پەیجەکانی دیکەی ڕووداوە دەتوانن بە شێوەیەکی ڕاستەخۆ بینەرمان بن. بیسەرانی عزیز ئەمڕۆ باس لە تەوەرێک دەکەین کە خەڵاتی سۆشیال میدیایە، خەڵاتی باشترین سۆشیال میدیا وان ئیفراکە بۆ ساڵی 2017 بەخشرایە بە دیجیتال میدیا ڕوودا و بە ڕوودا و ئەمڕۆ باس لەم تەوەرە دەکەین بە میوانداری هەریەکە لە بەڕێزان هەڵات ڕێبوار ئیدیتر لە پۆرتاڵی ڕوودا و هەروەها حەکیم داوت ئیدیتر لە پۆرتاڵی ڕوودا و بێگومان ئەوانە ڕۆژانە لە ناو سۆشیال میدیاشدا بە شێوەیەکی چالاک کارەکانیان دەکەن و هەروەها لە ڕێگەی هێڵی تەلەفۆنیشەوە بەڕێز بەهات حەسیب قەرەداغیمان لەگەڵدایە وەکو مامۆسای زانکۆ باس لە گرنگی ئەم خەڵاتەوە لە نێو میدیای کوردیدا دەکات و کاردانەوەکان دەکات. بەخێر بن هەردووکتان هەڵاتخان و کاک حەکیم بەردەوام ڕۆژان ئێوە لە پۆرتاڵی ڕوودا و کار و چالاکیەکانتان بڵاو دەکرێتەوە و ئەو بابەتانەی کە ڕۆژانە هەواڵ و زانیاریە دێتە بەردەستان هەم لە سۆشیال میدیا و هەم لە پۆرتاڵ خۆ نابێ ئەو ڕۆک پێشکەشکار و ئەوانە قسە بکەین بەڵام وەکو ڕەفی قسە دەکەین تاوە. حەکیم لە تۆ دەست پێ دەکەم کە سەرەتا پێم بڵێ خەڵاتی وان ئیفراکە ئەم ساڵ لە دووبەی بەخشرایە تۆڕی میدیای ڕوودا و وەکو باشترین سۆشیال میدیا. سەرەتا کە پێم بڵێ وان ئیفرا چییە؟ وان ئیفرا کورتکراوی کۆمەڵی ڕۆژنامە و چاپەمەنەکانی جیهانە. دامەزراوەکی گەورەی 7 ساڵە دامەزراوە لە هامبورگی ئەڵمانیا بنکەی سەرەکی هەیە. خەڵاتی بۆ میدیا جیهانیەکان هەیە بەپێی ناوچە و کیشوەر. مەسەلەن لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیەتی بۆ ئەوروپا هەیەتی بۆ ئەفریقا هەیەتی. ئەمە ئێمە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. ینی ڕوودا و لە ناو چکە لە عێراق هەرێمی کوردستان ئەکەوێت ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لەبەرەوە تەقدیمی خەڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردو بۆ وان ئیفرا وەکوتم ئەو دامەزراوەیە زیکی لە 120 وڵات لق و ئەندامی هەیە. خەڵاتەکەی بەخشی بە ڕوودا و خەڵاتەکە بەناونیشانی باشترین سۆشیال میدیا لە ساڵی 2007. ئەمەش لە چوارچێ ئەو پێوەرانە بوو کە ڕوودا و ئینگەیجمنتێکی زۆر بەهێزیە باشترین سۆشیال میدیا لە ساڵی 2007 بۆ ڕوودا و لە ماوەی کە ڕوودا و هەی بۆ زۆر باشە. حەکیم بەرەوەی بچمە لای هەڵات باسی هەندێک ئامارم بۆ بکە، باسی ئەو ئامارانمان بۆ بکە کە ئامارم زۆر لە ئامارت زۆر لایە دا هەمووی بخەڕ و بابیسران و بینەرانیشمان لە فەیسبوک ببینن. ئەم ئامارانە کە ئێستا باسییان لەوە دەکەی ئەمە ئامارەکانی 2017 ئاماری خۆمانی ئاماری یا هی ماندۆڤەیە مەسەلەن یان هی گوگل ئەناڵیتیکە یان هی فەیسبوک خۆیەتی بەڵێ یانی چی ئاماری ڕووداوانێ بڵێ خۆمان کردێتمان بۆ خۆمەمان کردبێ ئاماری فەرمی هەموو کەسێکە توانێت دەسیکەیە. من زۆر نامەیە بچمەنە وردەکاریەوە چکە هەم خەڵکیش ڕەنگە ئەو وردەکاری نەوێ هەم بۆی بە ئاسانیش و بە خێرایی بەرنامەکەش کاتیان زۆر میمە ئەو ماڵ باس ڕوودا و لە ساڵی 2007 کۆمەڵێک ڕوودا و بەڕاستی بەداخەوە هەندێکیان ناخۆش بوون هەندێکیشان خۆش بوون ڕۆماڵی گەورەی بۆ کردن. لە سەرەتای 2007 بەداخ و شەید شیفا شەید بوو، دواتر کاک نەوشیروان کۆچی دای کرد، دواتر مردنی مامجەلال دوای گشتپرسیمان هەبوو ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دواترمان هەبوو داخستنی فڕۆکەخانەکان. ئەو هەموو ڕووداوە گەورە وای کرد ئێمە مەسەلەن ڕووماڵی بکەین ڕوودا بە شێوازێکی جیاواز ڕووماڵیان بکە. خەڵک تەفاعلی زۆر بوو لەگەڵ ئێمە ئینگەیجمنت یعنی خۆشتان نەزان یعنی تەفاعلی خەڵک لەگەڵ کۆمنتە شێرینگە لایکە ئەمانە دەگرێتەوە ئەوانە دەگرێتەوە. ئێمە لەوانە نەکن میدیا کوردستانیەکان کە وەر پێویست ناکە مەسەلەن بەراوردیکە چکە ئێسانی ئامار دەڵێن کە زۆر زیاترمان تێپەڕاندووە میدیاکانی نەک ناوچەکەش وەکو جەزیرە و عەرەبیەوانە هەندێک جار CNN و BBC-شمان تێپەڕاند. ئەمە لە ساڵی 2007 مەسەلەن لە ساڵی 2007 ئینگەیجمنتی مانگی تشرینی یەکەمانی مانگی 2007 زۆر باشە ڕوودا و ئەمەی ڕوودا و CNN الجەزیرە سکای نیوز عەرەبیە زۆر باشە. طبعا CNN و الجەزیرە و سکای نیوز عەرەبیە جگە لەوەی کەناڵی جیهانین مەودای کارکردنیان گەورەترە لە ئێمە. یعنی ئێمە مەسەلەن عەرەبین و ئینگلیزی وەکو لایک و وەکو ئەوەی کە فان وەکو فان مەسەلەن CNN 30 ملیۆن لایکی هەیە مثلا ڕەنگە 2 ملیۆن زمانیش یعنی بێجگەلەوە هەر زمانیشانە بۆ CNN ئینگلیزی بۆ نمونە 2 ملیۆن کەس ڕەنگە بە ئینگلیزی قسە بکات لە جیهانەوە نیە ڕاست
یا عربی مثلا ئەو هەموو وڵاتە عربی ئەو هەموو فانە عربی هێوانە ڕاست جا مێژویان هێوانە و ئەوانە بەڵام لە چاوەی کە ڕوودا و زیاتر لە 2 ملیۆنی هەیە ئەمە سەرکەوتنێکی گەورەیە لە پەیجی سۆرانیەکە بەڵێ ینی بۆیە ئەڵێ مەسەرەن باسی خۆی ئەمەش ئینگلیزی و عەربیمان هەیە بەڵێ بەس باسی مەبەستمان لە چێ بەس باسی پێیجی سۆرانی ڕووداوەکەین زۆر باش پێیجی فەیسبووکی ڕوودا زۆر باش ئەوە بەراورد بە CNN و بە جەزیرە لە مانگی دەوتمان ڕوودا و 5.5 ملیۆن ئینگەیجمنتی هەبوو ئەوە لە مانگیدا تەنها لە مانگیدا ینی 5.5 ملیۆن ینی خەڵک کۆمنتی کردووە لای کردووە شێری کردووە بینەری ڤیدیۆکان بۆ مەسەرەن زۆر باش CNN چەندی هەبووە 4 ملیۆن و 4.4 یانی 4 ملیۆن و 400 هەزار ئەوە پێیجی ئینتەرناشنال ئەوەی کە 30 ملیۆن لایکی هەیە زۆر باشە جەزیرە 22 ملیۆن لایکی هەیە ئەوە چەندی هەبووە 2 ملیۆنی هەبوو بەراورد بە ڕوودا و ینی ڕوودا و 2 ئەوە زیاتر بوو سکای نیوزی عەربی کەویش نزیکی 25 ملیۆن لایکی هەیە 1.7 ملیۆنی هەبووە عەربی 1.4 ینی ڕوودا و بە 2 ملیۆن و 700 هەزار فانەوە توانی وێتی 30 ملیۆن فانی CNN و جەزیرەوانە تێپەڕێنێ زۆر باش حەکیم دەگەڕێمەوە لای تو پرسیارێکش لە هەڵات بکەین هەڵات بە کورتی جواب بە کورتی جواب بدەوە زۆر باش حەکیم حەقی زۆر خواردی بە کورتی وەڵام بدەن هەڵات حەکیم باسی لە کۆمەڵێک ئامار کرد بگومان ئەم ئامارانە لەوە دەست دەکەوێت کە تیمێکی پرۆفشناڵ تیمێکی مادوونە ناس لە پشت ئەم کارانەوە بێ باسێکی کاری ڕۆژانەی ئەم تیمم بۆ بکە ئایا ئێوە ڕۆژانەکەمیان هەمویان باسی هەمویان باسی هەمویان تۆ ئەمڕۆ نوێنەری هەمویانی لە ڕادیۆت تەمام ئۆکەی بەخۆک و خۆت کوتت لە 5 بەشن پۆرتاڵی ڕوودا و هەر 5 بەشە و اینجا هەر یەکێکیان ینی هەر بێزگەلەوەی 4 زمانن کوردیەکەی کورمانجی و سۆرانیا ئەو هەرێکی و تیمی جیاوی خۆی هەیە بەس هەر تیمێکی کە لە پۆرتال ئیشدەکە هەر عینن ئەو تیمەشن کە ئیشی سۆشیال میدیاکەن ئەو خەڵاتی ئێمە بردومانێتەوە ئی سۆشیال میدیایە تیمی خۆشمان کە خۆشیت یەکێکی لەوان چەند کەسین 5 ئێدیتۆر لەگەڵ 4 تەکنیکەکان هەری خۆشمان نین هی هەموو بەشەکانن هەر شتێک هەبێ لە تەلەڤیزیۆن ئەڕوا بەس ئێمە بڵێم فانی خۆمان ئەناسین نوع شتێک هەکەین لە فەیسبوک ئەوە ناکەین بۆ ئینستاگرام ئەوە ناکەین بۆ سناپچات هەمویان جیاکەینەوە چونکە بڵێم ئەو کەسێک کە تویتەر بەکاردێنێ هەرو کەسە نیە کە فەیسبوک بەکاردێنێ ئەوانەی عادەتەن ئەوانەی کە تویتەر بەکاردێنن هەموو شوێنێکی دنیا چونکە ئەوانشتی پوخت و کورتیان ئەوێ ئێمە ئەوانیان بۆ دەکەین هەر عینێن معلوماتە بەس بەنەوەیەکی جیاواز بەکاری دێنینەوە بۆ هەموو ئیشیان بڵێم بۆیە ئیشی تەکنیکی ئێمە ئیشی ئێمەش مهمە بەس ئیشی تەکنیکی ئێمە زۆر مهمە یعنی وا دەکا ئەو خوێنەرە چۆن بیاوێت زانیاریەکەی هەر پێ دەدەین بەس چۆن بیاوێ بەدەستی بکە ئاوای بۆ ئەینێرین لە سۆشیال میدیا لە ئینستاگرام ڕەنگی زیاتر بەکاردێنین بۆ زۆر باشە زۆر باش هەڵات دەگەڕێم وڵات پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵدایە ئێستا مامۆستا بەهات حەسیب قەرەداغی مامۆسای زانکۆ و هەروەها وەکو مامۆسایەکی زانکۆ باسی ئەومان بۆ دەکات ئایا گرنگی ئەم خەڵاتە تا چەند بۆ میدیای کوردی و هەروە بۆ سۆشیال میدیای کوردی ئەگەر ئێمە خەڵاتەکەمە لەسەر سۆشیال میدیا وەرگرتووە بە چڕیکەینەوە بۆ سۆشیال میدیا مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتت باش سوپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەدا ئەمڕۆ ئێمە پەیوەندیت پێ بکەین ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەی ئایا وەرگرتنی خەڵاتی وەن ئیفرا بۆ سۆشیال میدیا لە 2017 بۆ ڕوودا و چ گرنگیەکی بۆ میدیای کوردی دەبێت وا دیارە پەیوەندیەکەمان پچراوە هاوکاران تۆزێکی دیکە پەیوەندیەکە وەردەگرنەوە سەر دەچینە لای چەند ساوندبایتێک کە بیانیەکانی نیشتەجێی باکووری کوردستان قسەیان لەسەر سۆشیال میدیا ڕوودا و هەروە کارەکانی ڕوودا و کردووە گوێبیستیەوە دەبین و دەگەڕێنەوە وڵاتە تا چەند سۆشیال میدیای ڕوودا و بەکاردەهێنی و تا چەند ئەو وەکو سەرچاوەیەکی بڕواپێکراوە بۆ نوێکردنەوەی زانیاریەکانت سیر دەکەی من هەموو کات ڕوودا و بەکاردەهێنم و هەرچەنێ کاتم هەبێت سەرچاوی زۆر سیر دەکەم ڕۆژانە بۆ شرۆڤەی هەواڵ و شتی باش دەبینم بەڵام ڕوودا و یەکەمە بەردەوام یەکەمە هەواڵەکان بە خێرایی ڕووماڵ دەکات و زۆرش بڕواپێکراون سۆشیال میدیای ڕوودا و سەرچاوی ڕۆژانەی منە بۆ هەواڵ و زانیاری چونکە زۆر کاتم نییە تەلەڤیزیۆن بەکاربهێنم هەر بۆیە بۆ نوێکردنەوەی زانیاریەکانم پشت بە سۆشیال میدیای ڕوودا و دەبەستم
هەروەها ڕوودا و سەرچاوێکی دەوڵەمەندی زمانیە بۆ من. من هەموو ڕۆژێک سوشیال میدیا و فیسبووکی ڕوودا و بە زمانی ئینگلیسی بەکاردەهێنم. لە ڕاستیدا بۆ ئاگاداربوون لە دۆخی کوردستان بەتایبەت پشت بە ڕوودا و دەبەستم، چونکە سەرچاوی بڕواپێکراوی ئینگلیسی لە کوردستان زۆر کەمن. وە کوردێکی ئەمریکی پێویستە کە ئاگاداری ڕووداوەکان بم، هەر بۆیە ڕۆژانە چەندین جار سەردانی سوشیال میدیا ڕوودا و دەکەم. من وەک مامۆستایەک سەردانی مەیدانیم بۆ ڕوودا و کردووە، بەڕاستی کاری زۆر باشم لەبینیون. وەک دەستگایەکی ڕاگەیاندنی چالاک و جێمتمانە هاتوتە بەرچاوم. دەستگایەک نییە تەنیا بۆ دەستکەوت و قازانج، بەڵکو بۆ شارکردنەوەی خەڵکە. هەواڵەکانی بەردەوام خێرا و یەکەمن و هەواڵەکانیان وەک کەناڵە جیهانیەکان جێمتمانن. بەڕێزانەمە گوێبیستی بوون ساوندبایتی بیانیەکانی نیشتەجێی باشووری کوردستان و لەبارەی سوشیال میدیای ڕوودا و لەبارەی ڕووداوە لەبارەی کارەکانی ڕووداوە قسەیان کرد. دەگەڕێنەوە لای مامۆستا بەهات حەسیب قەرەداغی کە لە ڕێگەی هەڵی تەلەفۆنەوە لەگەڵماندا بوو. مامۆستا ئەم کاتت باش دەکرێت پێمان بڵێ کە گرنگی خەڵاتی باشترین سوشیال میدیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ڕوودا و کە ئەم ساڵ بەخشرایە ڕوودا و چییە بۆ میدیای کوردی؟ سوالتان لێبێ سەرەتا پیرۆزبایی لە خۆم و لە ئێوە و لە هەموو ستافی ماندوون لە ناسی ڕوودا و دەکەم بە بۆنەی وەرگرتنی ئەو خەڵاتەوە. گرنگی ئەم خەڵاتە بۆ میدیایەکی کوردی لە دوو ڕوانگەوە دەبینم. یەکەم لە 120 ساڵ تەمەنی ڕۆژنامەگەری کوردیە و لە 70 ساڵ تەمەنی وانیفرا ئەمە بۆ یەکەمین جارە میدیایەکی کوردی بگات بەم خەڵاتە بەرزە. ڕووی دوو هەمی ئەوەیە کە هەتا ئێستا ئێمە دەمانبیست کە ڕوودا و ڕکابەری نییە، یەکەمی بێ ڕکابەرە. ئێستا ڕوودا و لە ڕووبەری ناوخۆیی و لۆکاڵی دەرچوو چۆتە ڕووبەرێکی هەرێمایەتی و جیهانیەوە، لەوێ ڕکابەری هەیە، لەوێ داخل بە کێبڕکەیەک بووە کە یەکەم و دووەم و سێهەمی تێدایە و یەکەمیەک دەهێنێت کە ساڵانی پێشووتر کە سەیری ئەرشیفی ساڵانی پێشڕابردووی ئەم خەڵاتە دەکەیت دەبینیت یەکەمەکان بەردەوام بۆ ئەو کەناڵە میدیا خۆرهەڵاتی ناوەڕاستیانە بوون کە نێژووی دوو درێژیان هەیە و تەمویلێکی ئێجگار زەبەلاحیان بەدواوەیە، ئەزمونێکی زۆر توانایەکی تەکنۆلۆژی و مادی زۆر دەوڵەتداریەکی زۆر گەورە لە پیشانەوەیە. بۆ نمونە ئەم ساڵ سیر کە لە بوارەکانی تر کە 8 بوارە خەڵات دابەشکراوە لەسەری دەبینیت یەکەمەکان هەمووی یا ئیماراتین یان سعودین. یعنی ئەمە مامۆستا دەکرێت بڵێن کە ئەمە دەستکەوتێکی زۆر زۆر گەورەی وەکو جەنابیشت ئاماژەت پێدا و لەگەڵ ئەوەشدا باس لەوە دەکەیت کە ئەمە دەچێتە کێبڕکەی میدیا جیهانیەکانی دیکەوە. بەڵام ئەگەر لە سوشیال میدیا لە 2017 ئێوە وەکو خۆتان وەکو مامۆستای زانکۆ چاودێریتان کرد بێ ڕوودا و لەگەڵ CNN لەگەڵ ئەلعەرەبیە لەگەڵ ئەلجەزیرە لەگەڵ ئەمانەدا کێبڕکیەکەی بردەوە، یعنی لە ئینگەنجمنتدا لە سەردانیکەرە ئەمە بووە بە دەستکەوتێکی باش بۆ ڕوودا. بەڵێ ژمارەکە ژمارەیەکی وەک دەڵێن هیوج زۆر زەبەلاحە، 100 ملیۆن سەردانیکار ئێجگار گەورەیە بۆ میدیایەک کە ژمارەیەکی زۆر دیاریکراو هیلی هەیە، جەماوەری بە زمانەکەی خۆی هەیە. ئیتر ئەو پشتیوانی گەورەیە و ئەو سەردانیە زۆرێک کە هەیەتی ئەوەیە کە بە زمانەکانی تریش پەخشەکات توانیوێتی بچێتە بازاڕی کێبڕکێی زمانەکانی تریشەوەکرد لە ناوچەکان. ئێمە لە ناوچەیەکین دوو زمانی زۆر سەرەکی لە کێبڕکەیەکی زۆر تند و تیژان کە زمانی عەرەبی و زمانی ئینگلیزیە. لەگەڵەوەشە ئێمە وەک میدیایەک بۆ هەرێمێک دروست بووین کە
بەڵام ئەم سەرکەوتنانەش بەدەستێنین کە دەبینین کە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ میدیای کوردی وەکو ئاماژەی پێ دەکەیت جەناب کە چۆنەوە ئەو پێشبڕکێ معنای وایە توانیوێتی قۆناغێکی ئەجگار گەورە ببڕێ و لەمە دوای ئەرکتان زۆر زۆر قورسکرێت. بێگومان ئێمەش بەردەوام دەبین هەم لە پۆرتاڵی ڕوودا و هەم لە ڕوودا و زۆر سپاس بۆ مامۆستا حەسیب بەهات حەسیب قەرداغی کە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ لە ڕێگەی هەڵ تەلەفۆن و لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. حەکیم گەڕێمەوە لای تۆ. هەڵات بۆنێمەوە لای تۆیان. زۆر باشە. هەڵات. ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە وەکو مامۆستاش لە کۆتا قسەی ئاماژەی پێکرد چی بکەین بۆ ئەوەی کە ئەو ئەرکە قورسە یان ئەو دەستکەوتە گەورانەی کە ئێمە بمان هەیە بەدەستی بێنین بەردەوام بین لێ هەرچەندە کە ئەرکمان زیاتریش قورس بێت. وڵی ئەرکمان زۆر قورسە بۆ ساڵ ساڵی پار 2017 زۆر گەورە ڕۆیاندا یعنی ئەو ساڵ وەکاکێمن هێمن بەڕێوەبەری پۆرتاڵی ڕۆدا و کوتی استراتیژی خۆمان هەیە نامانەوە هەموو شتێک لێرە ئاشکراکەی بەس زۆر شتمان ئاشکرا کردو بۆی کە میدیای کوردی زیاتر بەرەوە پێشەوە بچێت ئێمە ئەگەر باسی ناوخۆی میدیای کوردی بکەین و ڕکابەری میدیا جیهانەکانی دیکەش دەکەین دەبێ هەندێک شت هەیە وەکو ئەمڕۆ یەکێک لە میوانەکان لە ڕوودا و داخل ببوو باسی ئەوەی دەکرد کە حەقا ئەو تیمەی ڕوودا و ئەو تیمەی پۆرتاڵی ڕوودا و یاخود ئەوەی کە کاکیوە ئەفەندی باسی لەوە کرد ئەبێ ئەمانە وا بکەن کە دەورە ڕۆژانە سیمینار یاخود هەندێک بابەتەیە باسی بکەن بۆ میدیای کوردی. پلانی خۆمان هەیە بۆ ساڵی 2018 ئینشاءڵڵا وەکو چۆن پارتوانیمان بەس بەمان دووبوونێکی زۆر شەو نەخەوتنی هیچمان تاوەکو بەیانی بە خۆت دەزانی لەو گروپانەی کە تێدان هەر دەنگ دێ و هەر دەنگ گروپمان هەیە حەکیم ڕۆژان گروپەکانی دایبەرسێ گروپەکانی فەیسبوک گروپمان زۆر زۆرە لەو گروپانە ئەم گروپانە بیسەران ئەم گروپانێک کە ئەمانە باسی دەکەین تامان بۆ خۆشمان لەناو ئەو گروپانەدام ڕۆژانە نۆتیفیکیشن لەسەر نۆتیفیکیشنمان بۆ دێ ئەمانە لەبەر ئەوەیە کە باسی دەکەین ئەمانە شەو نخۆنی ماندووبوونی ڕووداوە ماندووبوونی کارمەندەکانی کە وای کردووە ئەم ئاستە بەدەستبێنین ئەم پلەیە بەدەستبێنین کە باشترین خەڵاتی باشترین سۆشال میدیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەربگرین. حەکیم لەمە دووە ئێمە وەکو تیم وەکو ڕووداو چی باشە بکرێت بۆ ئەوەی کە باشتر بەرەو کارەکانمان بڕۆین زیاتر گرنگی بە ئیشەکانمان بدەین کوالیتی زیاتری ئیشەکانمان بەرز بکەینەوە بۆ ئەوەی کە ئەم ڕێچکەی کە گرتومانە دەربەردەوام بین و کۆڵ لێ نەدەین. خۆی ڕێگەی ئێمە لە سەرین هیچ ڕێگەی کێشەی نییە بە چاکیمانە بەڕاستی هێناومانە بەڵام ئێمە مشکلەکەوەیە خاڵێکماندانەوە مەسەرەن ئامانجێکماندانەوە ڕەقەمدە گەشتوین بەدە ئەی دوای دەچی بکەین ئینسان ئەگەر مەسەرەن هەر لە بواری گەشتبێتانی مرۆیشا باسی بکرێن نەجار مەسەرەن تۆ ئەگەر خاڵی 12 و 13 دانێنەی بۆ خۆت یا یەک بۆ 6 و 7 یان ئەچی بۆ لەو بێنا چکە لە دەنامێنیتەوە یعنی بچین بۆ 11 و 12 ساڵ وڵا بەڕاستی پلانمان هەیە بۆ مەشتی ئینشاءڵڵا بەش ینی مەسەرەن ڕوودا و ئەوی مەسەرەن لە ڕوودا ئەومان کردو بەس هەمیشە پێشەنگ بووین ینی مەسەرەن سێرڤیسێکی تازە دێت ناو دیجیتال میدیا و یەکسەر بەکارهێنین بۆ مەسەرەن ئەوەی یەکێک لە ئەفوان قسەشت کرد یەکێک لە مەرجەکانی یەکێک لە بنەماکانی بردنەوە لە خەڵاتی وان ئێفراکە ئەو ڕۆژە پێماوی بە خەبەریش کردمان ئەڵێ ئەوەیە کە سوۆشال میدیا دایم لە گۆڕاندایە ئەوانەی کە زۆر سەرکەوتون لە سوۆشال میدیا ئەوانن کە هەر گۆڕانێک ئەبێ یەکسەر تەطبیقیەکەن ئێستا خۆشمان وان من تقریبا ئەو 5 ساڵە لە مەبزام لە هەمووتان ئەقدەمترم 5 ساڵە تقریبا 5 ساڵە لە پۆرتاڵم ئەوەی کە یەکەم جار هاتم هیچ وەکو نە فەیسبوک لایڤی هەبوو نە ئینستاگرام هەبوو نە سناپچات هیچ ئەوانە نەبوون ئێستا لەو پەیجێکی زۆرمان هەیە ئەمە دە پەیجمان هەیە کە بەردەوام ڕۆژانە شتیان زۆر گرنگە لە ڕوودا و مەسەرەن هەموو میدیاک خەڵکێکەیە مەسەرەن خۆشی ناوێت وانە خۆشمانەوە هەموو کەسێک هەموو ئینسان تەبەن ئینسانەوە مثلا جیهانشا مثلا خەڵکێکی ئەمریکی زۆری ڕقی لە سیێنێنە خەڵکێک شێرخی لە فۆکس نیوزە مەسەلانێ و زۆر ئاسایی بەس ڕووداوی مهمە مەسەلەن خەڵکێک ئەگەر ڕقیشی لێ بێ مەسەلەن هەردێ بۆ لای ڕووداو چکە خۆی لە ڕووداوە بینێتەوە مەسەلەن ڕووداو جیاوازی ناکە مەسەلەن دوێنێ فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆنگرێ ڕۆژنامەنووسیان هەبووە ئێمە بچووکترین فراکسیۆن و گەورەترین فراکسیۆن هەمووی بەڵای گواستوماتەوە لە فەیسبوک ینی فراکسیۆنەکان حیزبەکان لایەنەکان خوایەتی ئابینەوە بەس هەندێک جار حەکیم ئەوە هەیە مەسەلەن کەسێک لە بنەڕەتدا
حەزی بەم کەناڵە نایەت ساوکو خۆت ئاماژەت پێکرد لەوانێ لە CNN کۆمەڵە کەسە بێت کە ڕقیان لێبێت بە هەمان شێوە لە کوردستانیش بە هەمان شێوەیە هەندێک کەسەیە ڕقی لە مەسەلەن ڕووداوە هەموو شتەکانی زەربی سەفر دەکات باس ئەمە لە ڕاستی دیاگە ئەمە باسی بکەین ئەمەوە نییە بەڵام مادام ڕوودا بۆ شێوە بۆ ڕقەمە گەورانی هەیە کەواتە خەڵک ئەوانش کە ڕقیان لێت هەردێن بەلای ڕوودا وانە ئەنی با هەم ئەوەی کە بەباش و هەم بەوەی کە خراپکەوە گرنگە کاریگەریت هەبێ هەر بەوەی بزانە ئەوانەی کە کۆمنت ئەنووسن دێنەوە سەر پێیجی ڕوودا و لەسەر پێیجی ڕووداویش قسەی ناشیری نیشەکەن بەس هەر سەرچاوەیشیان ڕاستە هەتا هەندێک جار لە نامە بە خۆمان دێ کەسێکە بەنامەمان ئەنی نامەمان بۆ دەنێرە کەسێک بە فەیسبوکێکی دیکە نامە دەنێرە دەڵێ ئەدمینانی بەڕێ سڵاوتان لێ بتکایە ئەو فەیسبوکەتان بلۆک کردووە لەسەرەوەی کە قسەی ناشیرنم کردووە لە کۆمنتات تکایە بۆم چاکەنەوە داوای واستایەکەن بێگومان بەس ئێمە وەکو ڕوودا هیچ کەسێک لە خۆمانەوە بلۆک ناکەین تەنها ئەوانەی کە زۆر ینی ئەوەی کە حاڵەتی زۆر بەکاردەهێن و ئەوەن دەکەن زۆر باشە بەرنامەکەم کاتەکەی کۆتایی هات زۆر سپاسان دەکەین بەرنامە خۆشە بەدڵتان هەموو ڕۆژمانێ سپاسان دەکەم حەکیم داوت ئیدیتەر لە پۆرتاڵی ڕوودا و هەروەها هەڵات ڕێبوار ئیدیتەر بە هەمان شێوە لە پۆرتاڵی ڕوودا هاوکارانی عزیزم زۆر سپاسیش بۆ مامۆستا بەهات حەسیب قەرداخی کە بە تەلەفۆن لەگەڵماندا بوو ڕێز و خۆشەویستی پرۆدیوسەر و پێشکاری بەرنامە ڕاوچی حەسەن قبول بفەرمون سپاس بۆ هاوکاران و سپاس بۆ ئەوەی کە ئێستا گوێبیست و بینەرمان بوون کاتێکی خۆش